ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. پێدەچێت فریشتەی مردن ئەلبومێکی گەورە گەورەی پڕ لە وێنەی ئێمەی لەلاوێ، هەر ڕۆحێک بچێشێت وێنەی خۆشەویستەکەی نیشاندا. بۆیە هەمووان پێش جان سپاردن بە نەرمی چاودا دەخەین و هەناسەیەکی قوڵ هەڵدەچێشین. ڕەوایە من بنووسمەوە و ڕۆژێک بێت دنیا لە دەفتەرەکانی خۆی بسڕێتەوە، بەلای دڵەوە لەسەر سینگمدا پەڵەی دووریت ڕێک دەڵێی پەڵەی سمی ئەو ئەسپەیە بەسەر سینژی حوسەینەوە. لە قورگمدا ناوت هەناسەی گرتووم، ڕێک وەک ئەو پەتەی لە قورژی حەلازەوە گیر بوو. ئامادە بووم هەردوو دەستی خۆمت پێشکەش بکەم، نەوەک کەس پەنجەت بۆ درێژ بکە. هەر کاتەی تۆ سەفەرێک دەکەیت وەکو لقی ئەو درەختەی چۆلەکەیش لەسەر دەفڕێت دەلەرێمەوە. هەر کاتەی دەگەڕێیتەوە خۆم بە قەرزاری ئەو تۆپانە دەزانم کە وەک هەسارەی زەوی لەسەر مێزی بەڕێوبەری قوتابخانەکانە. ئەی ئەو کەسەی ئەم هەسارەیەت بۆ کردمە ئەو تۆپەی بە منداڵی لەگەڵ خۆمدا دەمخەوان، ڕەوانییە ئەم گەردوونە بە تەقینەوەی مەزن دەست پێ بکا و بە بێدەنجیری تۆ کۆتایی بێ. عزیزانم، خۆشەویستانم، بینەرانی دیمەن تیڤی، جارێک تریش لە هەولێرەوە لە کتێبخانەی ئاشتیەوە بە ئێوەی جوان و بە ئێوەی بینەر و ئازیز دەگەمەوە لە ئەڵقەیەکی تری پرۆگرامی مۆمی بەرهەتاو. ئەم ئەڵقەیە گەنجێک مامیوانە، گەنجێکی باڵەکایەتی، خەڵکی چۆمانە، شاعیرێکی جوان، هاوڕێیەکی باش، کەسێکی میهرەبان. بە ناوی ئێوە، بە ناوی ستافی بەرنامە، بە ناوی خۆمەوە زۆر بە خێرهاتنی کاکە سۆران ئەحمەد دەکەم. زۆر سپاس ئوستاز. کاکە سۆران بەخێربی. زۆر سپاس ماستن. ئەمن دەبێت کە تو دەناسم سۆران لە باڵەکایەتی نەهەنجیری تێنە، نەهەنجوینە تێنە، هیچمان نەبینی. وەڵڵا ئەویان حەق بە تۆ ئوستاز. جاری داهات ئینشاڵڵا ئەبێ بە قەرز. دەی باشە، با بێمە سەر شوێنی ژینگەت سۆران. چۆمان ئەگەلێم چۆمان و چۆمانیەکانم خۆش دەی شوێنێکی پڕ قوربانی، بەڕاستی پڕ قوربانی، شوێنێکی ڕازگۆ لە کورتپەروەری، لە دڵسۆزی، لە قوربانیدان. زۆر ئاگادارین ئێمەیان خەڵکی ئێمە زۆر ئاگاداری با بڵێن ئەدگارە جوان و شۆڕژێڕ و میهرەبانەکانی ئەو ناوچەیە، بەڵام بزاوتە ئەدەبیەکەی وونە لای زۆر بەمان. یعنی مەسەلەن من حەزم لێیە بزاوتی باڵەکایەتی، بزاوتی ڕووناکبیری، شعری، ئەدەبی، شانۆیی باڵەکایەتی، مەسەلەن گەرمیانێکیش، سلێمانێکیش، قەڵازەیەکیش بیزانێ. ئەمە ونا دەکرێت باسێکی هینم بۆ بکەی، باسێکی بزاوتی شعری و ئەدەبی چۆبانە بۆ بکەی، ناوە دیارەکانیان،
بەچێ متەئەسیرن بێگومان چۆمان یعنی لەو شارانەیە کە پەراوێز خراوە شارێکی دوورە دەستە بە حکمی ئەوەی کە زۆربەی شۆڕشەکان لەوێ کراینە معدەنی زۆربەی شۆڕشە کوردیەکان بووە و هەمیشە قوربانیش بووە قوربانی سیاسی بووە سەبارەت بۆی کە بزاوتی ئەدەبی بێگومان جوڵەی باشی تێدا بوو ئێستا و لە ڕابردوش بەڵام بە حکمیەوەی چۆمان وەک ئەڵێن پەیوەندی کۆمەڵایەتی تێدا بەهێزە خەڵکەکەی محتەمە بە پاراستنی کۆمەڵێک شت ڕەنگە زۆر شت قورس بوو بێ بۆ نمونە ئێمە ئێستاش شاعیرمان هەیە کلاسیکی نووسە بەڵام ون بووە تەنانەت ئێستاش لێ ناگەڕێن شعرەکانی چاپ بکرێنی چێ ناگەڕێ کەس و کارەکەی وەکو ئەوەی کە ئەو دەنگانە بزر بووینە ئێستا هەوڵێکی باشەیە لە ڕێی کۆمەڵک ناوەند و کۆمەڵک کەسایەتی ئەوانەی کە لە بواری ئەدەب و نووسیندا ئیشەکەن کە ئەو دەنگانە یاخود ئەو نووسینانە کۆبکەنەوە و بیکەنە دەست نووسەک و بیپارێزن ئەگەنا یەکێک لەوانەی کە شعری نووسیوە یەک لە ژنەکان باڵەکایەتی بووە حەلیمەی شێخ عوتمانیەکە کە لەو ژنانەی کە شعری بە لەهجەی سۆرانی نووسیا و هەتا ئەگەر هەڵانە بم لە شوێنێک حازی قادری کۆیش باسیەکە حەلیمەی شێخ عوتمانی تاکە ژنێک بووە کە لەوێ شعری نووسیە ئێستا من بەو ماوەیە دیدارێک هەبوو شعردا خوێندەوە من بینیم لە ینی لە سوسیال میدیا بینیم ینی ئەم بزاوتام دیدارە ئەدەبیانە بۆ شوێنێک وەکو چۆمان ئێزگار گرنگە بێگومان ئوستاز ڕەنگە تۆش وەک بە شێوەک لە شێوەکان ئاگداربی گەنجی چۆمان وزەیەکی باش تێدا ئێمە نمونەی کۆمەڵی گەنجبانەیە سۆران ئازاد یەکەکە لە نمونونەکە فەرهاد چۆمانی کۆمەڵێک دەنجی ترمان هەنا کە شێخ محەممەدی باڵک مامۆستا ئەحسان وەڵزی کۆمەڵێک دەنجی ترن کە بەڵام هەست دەکەی وەکو پێویست گرنجیان پێنراوی بێگومان من پێتەڵم ینی چۆمان قوربانی کۆمەڵێک ململانەی سیاسی و ململانەی حیزبیە بێگومان هەتا لە ڕووی خزمەت گوزاریشەوە ینی چۆمان هەتا ئەو ساڵانەی ئاخیریش ینی هیچ خزمەت گوزارێکی وای لێ نەبوو بە سەیرەکە لەوەدایە کاکە سۆران زۆر جاران ئەو شارانەی لەسەر سنوورن قازانج دەکەن یعنی ئێستا پێنجوێن بە کاسبی لەگەڵ عێراق قازانجەکە زاخۆ کاسبی لەگەڵ تورکیا قازانجەکە قەڵازێ قازانجەکە چۆمان بە پێچوانە وانی ینی سەیرە ینی گەنجێک کە بیوێت لە چۆمان ئیش بکە کەمترین دەرفەتی کار لە چۆمان هەیە ناڵم لە کوردستان ڕەنگە کەمترین دەرفەتی کار لە چۆمان هەبێت بە پارتەقای ئەو قوربانیانەی کە داویانە قەرەبوو نەکراونەتەوە هەرچەندە ینی خەڵکێکی ئێزگار دڵسۆز و ئێزگار ینی ڕێک و پێشی تایە و ئەم ناوچێ بە میوانداری و بە مەردایەتی و بڕاستی بەژنی باشش حتا من لە هەولێر و سلێمانی و گەرمیان و خوب خەڵکی مەخمور و ژیاوم بیستومە دەڵێن باشترین ژنەکانی سلێمانی بۆ ماڵیان بۆ عائیلەیان ینی باشترین دایەک لەوەیە باشترین خوشک لەوەیە باشترین کز لەوەیە ینی وەکو یەکگرتووی کۆمەڵایەتیش زۆر یەکگرتوون بێگومان ئوستاز مەسەڵەن تۆ لە چۆمان لە سەرەتای چۆمانەوە کە داخی لەبی تا ئەو سەری چۆمان کە کۆتایی دێ هەر حەدەسێکە بێت فەوری ینی هەموو شتەکان زۆر ئاسایی هەموو خەڵک ئەیزانێت لە بەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتی ئەوەندە تێدا بەهێزە خەڵکەکەی جگە لە لایەنی خزمایەتی هەر پەیوەندی کۆمەڵایەتی کەشی بەهێزە جا من دەبێت فەوری شارێکم لە بخوێنەوە سۆرانجان بە یارمەتی کاکە ئەرکان و کاک نەزمەدین و بەڵێ جان حکایەت چاوێک بەسەر حکایەتە دینیەکانمدا دێن و لە چیرۆکی دوور و درێژی بوودا یەک دەڕوانم هەتا دەژیم لە حکمەتی تووڕەیەکانی یاهودا وردەبمەوە بەناو زماندا دەگەڕێم و 1001 پرسیار دەگەێمە دەستەکانت ڕۆژێک دیاری دەکەم لەو ڕۆژانە نەچێت کە مرۆڤ خۆی ڕووناچی و خواردن و شتە بچووکەکان دەگرێت هەتا لە یەکەم لاپەڕەی یادەوەریمدا بنووسم
من لە هەموو کەلێنێکدا من لە هەموو کەلێنێکی تۆدا دەست بە ژیانەوە دەگرم. قڕەوێلە لەسەر قڕەوێلەی نەخۆشخانە ژنێک تون دەستەکانی بەگەدەیەوە گرتبوو. وردە پلکەکانی پشتی دەستی ڕێک لە پشتی دەستی دایکم دەچوون. تێگەیشتم نەخۆشخانە بەتەنیا وێرانکردنی خانەی مرۆڤ نییە، ئەشێ دۆزینەوەی خۆشبەختی بێت وەک چۆن من بەریادەوەری کەوتم. دەزانی خەریکی چیم؟ بە پەنجەی پێیەکانم و دەستەکانم ئەو ڕۆژانە دەژمێرم کە دەمگەێننەوە لای تۆ. بە جیهانی مۆدێرنە ئاشنانیم، ئەجینا پەنجەکانم نەدەکردن بە دەلیلی هاتنت. هەریەکە و لە قوشبنێکی بچووکی ئەم دنیایەدا گیرساینەوە. نە تۆ و نەمنیش نەگەیشتینە ئەو گۆرانیەی ئاوێنەی ژیانمان بداتەوە. وەک جاران جلی مۆر لەبەر بکە، ئێستاش پیاوێک هەیە وەکو ئەو کات خۆشی دەوێت. بە تانۆکی غەدر بە تانۆکی تەمەن لە غەڵەی ژیانیان بەستین. ئێستا هەریەکە و لە کەلێنێکی ئەم دنیایە خەون بە ئازادیەوە دەبینی. وەک ترێ تۆ ئاوێنەی هەردوو دنیایت. شەڕی دنیا بە مرۆڤ ناکرێت. مادام ژیان هێندە بە خێرایی بخولێتەوە، مرۆڤ دەستەمۆی هەموو شتێک دەبێت. لە پەنا دڵمدا بیرم دەکردەوە و تێگەیشتم لە ناو جەنگیشدا هەندێک جار خۆشەویستی لەدایک دەبێت. بە سیرکردنی ئەو تاڵەمۆی لەسەر تەرمی پیاوێکی ڕیژدار دۆزرایەوە. لە گرتنەوەی هەموو چندانەکاندا هەر بە تاک مایتەوە کەچی لە کۆتاییدا ژیانت وەرگرت. لەسەر پشت و لە ناوەڕاستی ژوورەکەم دەخەوم، هەر بۆ ئەوەی لە هەر چوار لای ژوورەکە سەیرت بکەم و لەگەڵ هەر ئاوردانەوەیەکتدا سوپاسی ژیان بکەم کە تۆی ڕژاندەبوونەوە. دەستەکان خۆشبی دەست خۆش ماوەست نزبەدی دەست خۆش کاکە سۆران. سوپاس ماوەستە. شتێک لە تێکستی تۆ تێبینی دەکرێت دووم لە حەزە. یەکەمیان لە هەموو شتێکدا یەک نمونە دێنیەوە، وەکو شاعرانی تر شەش نمونە نایەنیەوە. یعنی زۆربەی شاعرانی تر کەم دەردوو بەڵایە لە شرکوبێ کەسەوە هات. یعنی مەسەلەن من بەردێک لە دژمن دەگرم، دارە شتێ دەگرم، دوایە بەردە شتێگرم، دوایە مەسینەکەی تێدەگرم، دواتر فیکە شتێگرم، دواتر شعر شتێ دەگرم. هەشت نمونە دە نمونە لە یەک کاتا یان نمونەشکە بینەوە. مەسەلەن لە شعری مامۆستا پەشێو دەیگوت خۆشەویستم، وەرە خوارێ هەتایی سپێندەما بەڵێ ژیانە، وەرە خوارێ هەتایی سپێندەما کەچی ژیانە، وەرە خوارێ هەتایی سپێندەما بەڵام ژیانە. ئەو ڕەبتانە لە شعری تویان نابینم کە مەسیفەتیشی ئزگار باشە. جملەی فعلی کە پێ بڵێن جملەی کردداری، یعنی جملە کە پێویستی بە هیچ نییە، پێویستی بە واوی عەتف نییە حەوت جملە بخوێنیەوە بۆی ماناکە بزانی، بە یەک جملە دەیزانی. لە ئەزمموی ئێمە ڕەفیق سابی زۆر لە مەیا سەرکەوتوو بووە لە جملەی فعلی. لە شعری تۆدا جملەی فعلی دەبینم، یعنی بە دوو دێڕ ماناکەی دەدا، نایبێ دێڕی هەشتەم و دێم و
یعنی پێویست ناکە ئەو خوێنەرە 5 دقه گوێ لێ بگرێ بۆ ئەوی هەموو دیێڕەکان بەیەکەوە کۆ کاتەوە وەکو میکانۆ هەمووی بخاتە شوێنی خۆی بۆی هینێکی بۆ دەرچێت شۆفەڵەشی بۆ دەرچی میکانۆکە بێتە شۆفەڵێک یان بێتە بووکە شوشەیەک ئەم جۆرە ستایلە خۆت پێگەیشتی یان لە ڕێگای خوێندنەوە بوو یان چۆن ئەم ستایلت حەز لە یەک ستایلی چیزگار نایابە ڕاستە بێگومان هەر کەسە کە ئەخوێنێتەوە ئەزمونێک وەرەگرێ کە بەر دەقی شعریەکەوی مەسەن لەناو ئەدەبی کوردیدا تۆ لە کە پێدادێ ئەخوێنی تۆ مەسەن بەرنالی ئەکەوی بەرمەحوی ئەکەوی دێ ئەدەبی نوێ دێ لە ئەدەبی کلاسیک دێ سەر ئەدەبی نوێ ئەدەبی ڕاپەڕین ئەدەبی دوای ڕاپەڕین ئەدەبی ئەوەی ئێستا تێیدا هەینە هەر یەک لە هەر کەسێک کە ئەوێ شعر بنووسێ بێگومان ئەبێ بەرنالی بکەوێت ئەبێ بەرمەحوی بکەوێت ئەبێ بەرگۆران بکەوێت بەر مامۆستا هێمن بکەوێت من هەوڵم داوە یەک شت بکەم درێژ دادڕی لای من جۆرێک لە ناخۆشی دروستەکە یعنی حەزم لەوەیە کە قەت بە درێژ دادڕی نەنووسم چکە ئەو درێژ دادڕیە کە لە ناو ئەدەبی کوردیدا هەیە یەک قەسیدەی دوور و درێژ ئەنووسێ هەر بە ئەوی لە کۆتاییەکەیە پێت بڵێ فڵان شتە فڵان کچە لێم جیا بۆ تۆ یاخود شاعیرەکار هەموو دەفەکە ئەوەی بڵێ کچەکە وازی لە هێنم تاو خۆی لە جوملەیەکدا بیڵی جوانترە کە پێت بوترێ ئەمە ئەدەبێکی قورسە بەڕاستی یعنی ئەوەی تر ئەتوانی دنیایەک لاوەندنەوەی تێدا بکەیت دان و شەبێنی وەک خۆتەڵی بیستواوی تێ بکەیت و پێکەوە گرێدانێکی زۆر دروست بکەی بەڵام لە کۆتاییدا خوێنەر ئەو تااقەتی نامینێ بە تایبەتی خوێنەری ئێستا ئەوەی کە ئێستاە ئەخوێنێت و چاودێری تەکە حەزی لەوێ لە کورتترین جملەدا تۆ زۆرترین شتی پێ بڵێ نمونەی شعرەکانی تۆ دلیلن بۆ ئەوە من ئەگەر ینی ئەوە نەکەم یەکێک لەوانەیە کە سوودم لێ بینیە تۆی سەریکە شاعریش فەڕەنسی هەیە بناوی گلفیک ئەدۆنیس پێشەشی بۆ نووسیەوە و سەرپەرشتی تەرجەمەکەشی کردووە هەموو شعرەکانی یەکدێڕە بەڵام باوەڕ دەکەم یەکێک لەو دیێڕانە هەدیەکێک لەو دیێڕانە کتێبیشتە نووسرایە یعنی هەمووی دوو دێڕوونیوە کاکاروان دوو دێڕوونی و مەسەلەن ئلیۆت مەسەلەن یەک دێڕی هەیە یەک دێڕە شعرە دە کتێب لەسەر دێڕە شعری نووسرایە هەر ئێستا من هەندێک دێڕم هەر لە بیرە مەسەلەن یەکێک لەو دیێڕانەی دەڵێ کوا ئەو ژیانەی بە گوزران لە دەستمان چوو یعنی ئێمە گوزراین یەک شەمە و دووشەمە و ڕیشتاشین و ژن پەتاتەی دەوێ و مەعاش نەهاتوو ئەمە گوزرانە ژیان مانایەکی باڵاتری هەیە مالایەکی سەروتری هەیە ئێمە ژیانمان بە گوزران لێ ڕۆی هەر گوزراین زانی یعنی بژێوی و هەرا و دەنگە دەنگ و نازاندی نەکە ڕامە بژین ژیان مانای زۆر باڵاتر و گەورەتری هەیە کە ڕەنگە مۆسیقەکان ئەمە باشتر بزانن لە ئەدیبەکان چکە مۆسیقا باڵاترە لە قسە هەر دەنگ باڵاترە لە قسە چکە و مۆسیقای ئوستاز لێدا کاکاروان لێدا کاگەرکان لێدا هیچ پێویست بۆ ناکە فارسێک زمانی کوردی بزانێ بووی لەم مۆسیقایە بگا ئەرجەنتینیەک یەکسەر تێی دەگا بەس من دەبێت بۆی تەرجەمەکەم و تەرجەمەکە باشە و خراپە و کوردیەکەی چۆنە و ئەرجەنتینیەکەی چۆنە مەبەستەکەم لەم کوردبێژەیە کە جەناوت باست کرد کە من زۆرم بەدڵە ئەم ستایلە ستایلی دەست کەشف نەبوون شاعرانی کورد دەستی کەشف بووە من جارێکیان شاعرێک پێی گوتبووتە تۆ بۆ لەسەر من نانووسی گوتبە تۆ لە دێڕ یەکەم کە دڵی گوڵەگەنم من زانم دێڕی دوم داس هەیە کە دێڕ یەکەم گوتت برین ئەم دەزانم خەنجەر هەیە کە دەڵی شەو دەزانم تاریکی هەیە کە دەڵی ئەسب دەزانم شۆڕشیە دەزانین کەو دەزانم خیانەت هەیە کێشەکە لەو دەست کەشف بوونەوەیە لە هەموو یاریەکە دەست کەشف بوون خەتەرە لە قومارە لە یعنی تۆ وەرەقەکانم ببینی ئەمە سوتام لە ئەدەبی شاوایە جا من دەستخۆشی لێ دەکەم بۆ ئەم جۆرە ئەدەبە حەزم لەو جملە فعلیانەیە ئەمە نازانم بەس تەجربەیەک متەئەسیری بەڵام وەک پێم وتی ینی ئەزمموی خوێندنەوەی من بەو شتەی گەیاندیمە هەری ئێوە شەکتابن نیە سۆران وەنیە چکە من بەڕاستی نووسین زۆر جاریش ئەو جملێ مەتوتە نووسین لای منسیش سەختە بەرپسیارەتێکی ئەخلاقیە یعنی زین چۆنە ئێستا مەسەلەن تۆ نزیکەی چە ساڵ دەنووسی 10 12
ئەزمونێکی تۆزێک تایبەتە. بەڵێ زانم بەس کتێبت نییە لەبەر ئەوی لی ترسی وەکو ترس نا وەکو بەرپرسیارەتی کە تۆ ئەی خەیتە ناو کتێبێک تۆ وەکو ئەدیبێک مامەڵەت لەگەڵەکرێ. لای من بەڕاستیت پێ بڵم سەقافەی شعری زۆر مهمە کە بەشێکی زۆری شاعیرانی ئێمە سەقافەی شعریان زۆر کەمە. شعر ژانەرێک بۆ لە ناو ئەدەبی کوردیدا زۆربەی خەڵک پێی وێراوە توانای هەیە خۆی لێ تاقیبکاتەوە هێرا. من سۆران قسەیەکی مامۆستا هێ من هەیە دەڵێ دوو کورد بڕوا بێکەوە سیا شاعرن. ڕاستە یەکێکە لەو ژانەرانەی زۆرترین خەڵک دەستی لۆبە کوردیش ینی زۆرترین مەسەڵەن ناو کووردا زۆرترین شاعیر هەیە. خۆی شتێکی خراپ نییە سەری ئێمە باسی خراپێکی بە وەکو هین بێڵێم وەکو نمونەیەک بە مناسبەی ئەو قسەیە. مەسەن زۆر زاران بیستومانە دەڵێ کاکە هەموو دنیا شعر دەنووسی کەکە خۆ زمان با تاقی کرێتەوە زەرەکە لە ستایانی سەیری کە زمانی نالی خۆ نالی بەتەنێ نەبووە 2000 کەس لەگە بووە بەس ئەوەی دەبینێتەوە نالی و کوردی و سالمە ئەویت کە خۆی ێستا لەگەڵ تۆ بە هزار کەس شاڵێدا بەس ئەوەی لە مێژوودا لە بێژینگەکە دەدرێ و قورسەکەیە کە ناستە خواری کە زەمن دەرەقەتی نایە کە زەمن دەرەقەتی بارەکەی نایە. بەڵام وچی تێر بە هەمومان بنووسین خۆ باشتر لۆی بینە پیاکوژ و جاش و شعر بنووسی باشتر بەڕاستی یاری ئەوەیە بچ پارەی خەڵکی خۆی ئەدەیان بیبێ کەسێکی خراپی کۆمەڵایەتی دەی باشە مادام شکۆ بۆ شعر بگەڕێنەوە تێکستی شتیشمان بۆ خەژێت. پەنا هاتووم لە پەنا سەرشانەکەت قومێک لە دۆڕان بخۆمەوە سەیری بناگوێیەکانت دەکەم لە سحری بیستن وردەبمەوە چاویلکەکەت دێنمە خوارەوە و هەوڵ دەدەم ئاسمان بمبینێت کە ماچت دەکەم. لەم دڵی مندا جەنجی ئەبەدی هەن برین هەیە هێشتا فریای بەستنی نەکەوتوم بەم هەموو دووریەوە کوا قەڵەم وەک خۆی دەدوێت دەبوایە لە نێو دەستەکانت بام جار بەجار لە ناو چێشتێکی شلون بوو بام بەیانیان لەگەڵ فەجر بوو بام بە ئاەتێک لە دڵتدا سەمام کردبا دەبوایە من بێدەنجی بام تا تۆ سرت لە ژیان نەسوڕمێت من دەبوایە هەرابام بۆ ئەوەی تۆ لەم گریانە سڵت کردبایەوە دەبوایە من تاڵترین ژەهر بام بۆ ئەوەی هەموو ڕۆژێک برینەکانتم ژەهراوی کردبا دەبوایە ئاگرێکی ڕەش بام تا سپیەتی ڕۆحت ژەنگ نەگرێت من دەبوایە دەستێکم لە ئاسمان با بۆ ئەوەی پێکەنینەکانت لە خاس نەدرێت بیانوو کە تۆ لێرە نیت بیانوو بە هەموو شتێک دەگرم لەو کورسەی لەسەری دانیشم تووڕە دەبم و کتێبەکان لەسەر مێز لا دەبەم و بە زەویاندا دەکێشم بە دڵی خۆم و خۆت لەو سوالکەرە تووڕە دەبم لەبەر دەرگا وەستا و بە کیلۆیەک شەکر باوەڕ بە میهرەبانیم دەهێنێت گلەیی لە منداڵانی کۆڵان دەکەم وەک جاران بانگم ناکەن هەموو جارێک کۆڵانمان پڕ دەکرد لە هەرا و هۆسا پیاوێک ئێستاش دەیگێڕێتەوە نیوەی نوێژەکانی لە هەرا و هۆسەی ئێمەدا لەدەست چوون نیوەی نوێژەکانی لە هەرا و هۆسەی ئێمەدا لەدەست چوون و دەیان سوزدەی هەڵەی بردووە ئەو ئێستاش دەڵێت نەچوونم بۆ بەهەشت لە چاوی ئێوەدایە
ئێستا بمبینە من منداڵێکی دابراوم ئێستا بمبینە من منداڵێکی دابراوم و لەو گۆرەویە دەچم پڕمان کردبوو لە پەڕۆک و هەر جارێک دەکەوتە گۆماوێک بەلاشی کراسەکەمان پاکمان دەکردەوە و ژیانمان دەپێچایەوە. لێرە باگەردەلووری ئەم تووڕەیەم نەچێتەوە کۆڵان بەم هەموو کەوتنەوە تاقەتی شێلانی ژیانم نییە. دەستەکاتان خۆش هاوڕێیانم دەست خۆش کاکە سۆران. ئەگەر لێت پرسم وەکو گەنجێک مەسەلەن سیمای شەعری ئەو گەنجانە چۆنە؟ یان پێت وایە کوڵاون یان دەکوڵێن یان لەسەر ڕێگەی ڕاستن؟ مەسەلەی ئەوەی کە بسەن جیلی خۆت نەوەی خۆت تەقیبکردنی ئەو شتە تۆزە بەڕاستی یعنی زەحمەتە بەڵاریفێکی بارگراوندێکی معریفی باشیوێ بەس بەگشتی شتێکم پێ بڵێ بەگشتی ئەتوانین بڵین ئەو جوڵەی ئێستا هەیە ئەو جوڵە نییە کە بەرەو پێشوەچوونێکی باش پێوەبی لەبەرەوەی گەنجی ئێستا بە زۆربەی زۆری خەریکی یعنی شتێک داگیری کردیە کە تەکنۆلۆژیا خراپترین زۆر بە خراپی بە تەوژمەکی زۆر خراپ هاتە ناو کۆمەڵگای کوردی هێشتا ئامادەکاری ئەوەی نەبوو تەکنۆلۆژیا بەو تەوژمە سەری ئەو بێتە ناوی یان کۆمەلگای ئێمە ئامادەکاری نەبوو بۆ ئەو کرانەوەیە بەسەر دنیا بێگومان جا ئەوە ڕوێشتری هەتی گەنجی ئێمە مەسەلەن من لە ئەزمموی خۆمەوە دەست پێکە 2012 زۆر باشتر بە خوێندۆ لە ئێستا 2009 زۆر باشترمە خوێندۆ لە ئێستا زیاتر متابعە ئەەکەی بەقەدەوەی کە ئەخوێنیتەوە هەتا لە ئەو کاتی لە ئەعدادیە بوویمە لە ناو ئیمتحانی سەفی شەش من خوێندنەوە بکرد کتێبی لە ناو کتێبی مێژوو کتێبێکم هیناوە خوێندومەتەوە بۆەوەی هەر ماڵەوەش نزانن کە من کتێبی مێژوو ناخوێن یعنی هەتا ئەو فێڵەش کرا گەنجی ئێستا ئەو جیلەی ئێستا هەیە ئەو تموحەی نییە هەر ئێوێ دەرکەوێ و تاو خۆی دنیاش هەر دنیاش بۆتە دنیای لەزەت ئەوەندەی بۆتە دنیای ئاگایی تێگەی چۆنە؟ یعنی ئێستا مامۆستا کاروان بەو بەهرە جوانەی کە هەیەی مەسەلەن دۆڵ و زۆڕنایەک بێنە بەندبێژێک بێ مامۆستا کاروان حەز دەکەم تۆش کۆمنت تێبە ینی ئەم مەشاکلانە بەس لەو ئەدیبانی لەو مۆسیقیشان هەیە نیە؟ یعنی ناو مۆسیقیەکانیش معاناتە هەیە یعنی بەهرەی پاک بەهرەی جوان بەهرەی دڵسۆز لە پاشی پاشەوەی لە چاو ئەوانەی کە تجارەتی پێ دەکەن وەنێ کاگەرکان بەداخەوە شتەکانم ڕۆی بۆتە بابەتی تیجاری وەنیە ئوستاس تۆ زۆر مۆزیسیانی زۆر چاگەیە گەنجی زۆر باش هەیە مەسەلانە بینی لە مستەوایەکی زۆر بەرزا مۆزیک ئەژەنێ سەرەکەی گۆرانی بێژێک جا ئەمڕۆ کێشەکە لەوایە بە هەر کەس شەڵەن هونەرمەند یعنی فەرق جیاوازە لەگەڵەوەی کە کەسێک گۆرانی بێژە یان کەسێک خەریکی گۆرانی وتنە لەگەڵەوەی کەسێک کە فەنانێکی چاکە هونەرمەندێکی باشە ئەوەش هەیە بەڕاستی ئەبینی کەسێک تازە خەریکی گۆرانی وتنە و مایک دەگرێت بەدەستیەوە دەیان قاتی ئەو مۆزیکزانە زۆر باشە ناوبانگی هەیە و ئیحتیمامی ئەدرێتێ و لەلایەنە مادیەکەەوە بیرەکەنەوە لەگەڵێ ئەوە زۆرە لە ناو مۆسیقیەکانی شێ لە سەداسەد هەیە ئێمە لە ناو ئەدیبان خراپتر چکات سبی مەسەلەن شاڵەکە خەڵک جوێ دەگری بەس کتێبەکە خەڵک نایخوێنێتەوە پێم بڵێ پرۆژەی تازە چییە ئوستاس پرۆژە کتێبە تێ کاک سۆران تا ئەو کاتی ئێستا هەر دەو قەلەقیە دامەکە چاپی بکەم بەڕاستی لەبەر مەسەلەی بەرپرسیارەتی وەک بۆم باس کردی کتێبی یەکەم زۆر خەتەرە خەڵک پێی وایە کتێبی یەکەم زۆر ئاسانە کەچی خەتەرترین کتێبی یەکەمە یعنی کابرا حتا کە مەطعام دادەنێ 20 کەسی یەکەم کە دێنان دەخوا خەتەرترین 20 کەسە لەبەرەوەی دەستنەوە ماڵی دەڵێن باش بوویان خراپ بوو ئەو پێی وایە ئەو 20 کەسە هیچ نییە ڕۆژی یەکەمەوە دەڕۆن بەس ڕۆژی یەکەم زۆر خەتەرە یعنی ئێستا ئەمن بخۆم لە مەکتەب کارەوە من لە مەکتەب فێڵەکەم دەکرد مانج یەکەم زۆر زیرەک بووم هەتا ئاخری ساڵێ دەیانگۆ زیرەکە بە دوێ زیرەکیش نەبووم خەڵک هەبوو لە مانج دوم خۆی دەکوش دایان کرد بابە تەڵعات زیرەکە تۆ چی چونکە مانج یەکەم ناوی بە تەمبەڵی ڕۆیشتی بوو ئیتر هەتا ئاخری ناوی بە تەمبەڵی دەڕۆی کتێبی یەکەمت خراپ بێ
کتێبی دووەم و سێم باشش بێ کەس نایخوێنێتەوە. جا پرۆژەی من دەوڵەمەندکردنی سەقافە شێعریەکەیە لەوەی کە چاپ ئەوەندە تموحی چاپم نییە ئەوەندەی حەزم لەوەیە سەقافەیەکی شێعری باش کۆ بکەمەوە و بتوانم مەسەلەن ئەوەی کە هەمە و ئەوەی ئەگەێنمە چاپ لە سەروی ئەوە پێم بێ. خۆی خۆشەکەی لەوەیدایە کاک سۆران کە من لە نزیکەوە دەدناسم تۆ ئەو هەڵپێی گەنجانت نییە. یعنی زانین چۆنە گەنج مەسەلەن کتابێک چاپەکە پەیامێکە بۆ کەسێک کتێبەکە بۆ ئەدەبی کوردی نییە. یعنی مەسەلەن لە فامیلی مۆڵ دانیشتە خۆشەویستەکەی نامەیەشی بۆ نووسە ئەگەر لەوەی دێم ئەو حەزی لێ ئەم ئەگەر لەوەی دێمە بکاتە عینوانی کتێبێک دیکاتە عینوانی کتێبێک. ئەو جەمە زۆر جاران پێم وتم کاکە بەنامەیەک خۆی پێی بڵێ یان کتێبەکە بنووسەوە بیدێ دوای لەسەر دەبێتە ماڵ لە ناوەندەکە. یعنی ئەم کتێبە ئەوجا لە شعرا ڕەنگە بەعکسی مۆسیقا نازانم کاکاروان لە شعرا ئەو کاتەی معاناتە زۆرە خراپتی شعر دەنووسی. یعنی ئەو کاتەیە کە عاشقی خراپترین شعر ئەو کاتێ دەنووسی کەدایەکت دەمرێ خراپترین شعر دەنووسی لەبەر سەبەبش بەسیط شعر لەناو زمان و تەکنیکی زمانەیە تۆ معاناتەکەت ئەوەندە گەورەیە احتیمام بە وردەکاری زمان نادەی. ماوەسە تەلعات بنەوەی دیقەتم دابێت زۆربەی کات ئەم قسەیە ئەگەر ینی هەر وەکو قسەی ئاسایی هاتۆ بەدەمەوترە وتراوەکە ئینسان معاناتی هەبوو مەشاکیری هەبوو جوان دەنووسی ئەوان هەستەکەمەوە وانێ ڕاستە زۆر دقیق وایە لە مۆسیقاژان هەمان شت وایە قەناعەتم بەوە نیە ئەگەر معاناتمە بووم بوورە معانات هەبێەوە تۆ جوانترین مۆزیکدانی جاری وایە زۆر جەویشم خۆش و زۆر مۆسیقایەکی جوانیشم دروست کردو بەڕاست. ئێستا من حتا گومانم هەیە نالی زۆر ئەوەندە حەبیبەی خۆشویست بێ زانی سۆران چکەگەر ئەوەندەی خۆش بوێ ئەوەندە بە ئاگانی هەردی ڕەچی سێ معنای هەبێ چکە ئینسانی عاشق زۆر بێ ئاگایە یعنی ئینسان کە دایش دەمری زۆر بێ ئاگایە. ئەمە لە بیرمە کە داکە مرد کاروان داگەش لە بەمان پێکردو شێوا بووین هەمومان لە پامان داگیرسان بوو گڵۆپە داوسەکان هات گڵۆپیان داگیرسان نووسینی جوان ئوستاز قسەشەکەی ئیشکردنا ئیشی باشیەوە یەک دوو بە ئاگایی شۆ نووسێ تۆ بێ ئاگاییەکی باشت هەبێت. جا ئەمە ئەم عاشق بوونە بێ ئاگایەک دروست دەکات کە تێکستی باش ناکەوێتەوە یان ئەم دایک مردنە یان ئەم ئەولاد مردنە ئەوەندە معانەتەکەی گەورەیە تۆ ئاگات لە بینە و بەردەی زانستی ئاگات لە زمان نامێنێ ئاگات لە معریفە نامێنێ زمانێکی ڕووکەش دەرەچێ شتێکی ڕووکەشی و ئەوە دەرەچێت ڕەنگە مەسەڵەن زۆر کەسێکی ئاسایی ئەخوێنێتەوە پێی جوانە و کاریگەریەکی ئەوەی لە سەردانێ کە بەڵێ لەبەر ئەوی لۆداشی نووسە پێشتێکی جوانە بەڵام وەکو زمان معریفەی تێدا وەکو تەکنیک ینی وەکو مەشاعری من ڕێزی مەشاعرە جوانەکەی دەگرین بەڵام وەکو تەکنیکەکە وەکو دراوسێتی بینی وشە وشە دراوسێتی بینی کۆپڵە و کۆپڵە لێکچوانەکان کیمیا و کیمیایی دانان و بەریەککەوتنی وشەکان یعنی تۆ ئێستا زۆر زەران عەبدوڵڵا گۆران دەبینی مەسەلەن عەبدوڵڵا گۆران قسەکە زۆر ئەتیادیە کەس دەبینی مەسەلەن حتا جوملەکە 6 گئی تێدایە 5 پێی تێدایە یعنی حتا بە پەکان مۆسیقای دروست کردیە و دەی باش مەدەم باسی مۆسیقای شعرم و شعر دەکەین دەبێت تێکستی شتمان بۆ دۆڕان گەورەکان دۆڕان و دەفتەری یادەوەری مرۆڤداخدا ئەوە نییە بەیانیان تۆ لە ڕۆژ ئاواوە دەگەڕیتەوە دنیا لەو ئاسنە ژەنگ هەڵاتوە دەچێت لە ژێر سواندەی ماڵێکی هەژار نیومەتر لە ژیان هاتۆتە دەرەوە هەمووان وەکو ئەو 30 سانتیمە هاتوونەتە ناو ژیان کەچی زەوی پڕ بە خۆی بووە بە حەشامەت لێرە هەموو شتێک تاڵان کرا نیشتیمان لە بەیانیەشدا زەوی بە هەموو زەکانیەوە شەڕەفی ژنێک بەر لە مردنی گۆرانی ئەو دمەی لە قوڕیەکی بەتاڵ زیڕەی کرد هیچمان بۆ خۆشبەختی نەهێشتەوە مەلاکان لە هاواری بێمانە
زیاتر هیچیان پێ نەماوە نووسەرەکان بوون بە ژەهری لای چەپی سینجی سیاسیەکان کەسمان نەبینی شکەست بنووسێتەوە ئێستا دەزانم دڵخۆشی ئێمە بۆ ئەوەندە کورتە دەست خۆش دەست خۆش کاکەروان دەست خۆش کاکە دەزوەری سپاس کاکارکەن دەست خۆش ئەمە سۆران سپاس لە ساڵانی داهاتوو من دڵنیام لە بەهرە و توانای تۆ هیوادارم ینی ئەم گوڕوتینەی کە تێدایە ئەم قورسایی کە تێدایە ئەم سنجینی کە تێدایە بەردەوام بی و زیاتری بدەیتێ لە تێکستەکان تا تووڕەبوونێکی شیرین هەیە تووڕەبوونێک هەیە بەس ناگاتە ڕادەی با بڵێین خواری خوارەوە تووڕەبوونێکی ڕاقی هەیە ینی ڕاقیە شتێکی ڕاقیە یانی زۆر زاران ئینسان گلەیش دەکا ئەوەندە گلەیەکی ڕاقی و جوانە تێگەی چۆنە لێ وەردەگیرێ هەرچەندە ئەو نەوەی تۆ بەرامبەر بەو حکومڕانی و بەو دەسەڵاتەی ئێرە ناحەقی نییە ینی تووڕە بێ ینی ئەگە تووڕە نەبێت چی بکە ینی هەر یەک لە ئێمە هەر گەنجێک لە وڵاتە بەشێک لە تووڕەبوونێکی گەورە لە ناویدا هەیە ئەم تووڕەبوونە بەشێکی زۆری سیاسەکانی کورد و بە درێژایی شۆڕشی کوردی هەروە بووە هەر بە درێژی مێژوش بە درێژایی مێژووی کورد مەسەن لە میرنشینەکانەوە پێدادی هەتا ئێستا کۆنتر هەمووی ئەم ڕقە دروست بۆ ڕقێکی ڕیشەیەکی هەیە وەکو مەسەلەی ئەوەیە کە دارێکە و چەندان لقی لێ بۆ تۆ و ڕقەکە هەر بەردەوامە بەڵام گرنگ ئەوەیە ئەم ڕقا ینی تۆ بە زمانی تەشهیر نا بە زمانێک ناکە کە مرۆڤی پێ بریندار بکەیت دەی باشە لەڕێی مەسەلەن ئەدەبەوە لە ڕێی زمانێکی جوانتر ئەو ڕقە بە گۆڕێتەوە بە خۆشەویستی جا ئەمن ئەگە تووڕەبی و تووڕەنەبی ئەو هەنار و هەنجیرەمان هەردەوێت لەگەڵ کاروانەوەیت بە سەرچاو یعنی هەنجوین و هەنار و هەنجیری چۆمانمان دەوێت تووڕەبی و تووڕەنەبی قەرزداری قوربانی کاکە سۆران ئەوڕۆ گەورەت کردم زۆر خۆشحاڵ و ئوستاز زۆر دڵخۆش و باتێ من بەهرە و جوانی و کەسایەتی جێگەی ڕێزە لای من بەڕاستی وە لە نزیکشەوە ئاگداری و تەجربەیە جوانم کە بە شوێنەی و بەهێمنی خەریکی پتەوکردنی زۆر سپاس هیوادارم شعر بێت هەر دەبنە شعر لەوە من مطمئنم ئێستا وەرە باش شتێ بکەین من و تۆ یەکە و پارچە تێکس دەخوێنەوە دواتر ئازیزمان خۆشەویستمان کاکە کاروانی نەی گۆرانێکمان بۆ دەڵێ بەس با من ماڵ ئاوایی لە بینەران بکەم زۆر باش ئازیزان خۆشەویستان بینەرانی دیمەن تیV ڕێز و سڵاوی ئامادەکاری بەرنامە کاکە عەبدوڵغەفار عەبدوڵڵا ڕێز و سڵاوی خاوەنی ئەم کتێبخانە خەنجیلانەیە کاکە ئاشتی شێرکۆ ڕێز و سڵاوی هاوکارانی مۆسیقیم کاکە کاروان و کاکە ئەرکان و ماوەستە نەزوەدین سپاس بۆ ژێگرتنان بە ناوی خۆمان و بە ناوی ئێوەشەوە زۆر سپاس بۆ هاتنی کاکە سۆران ئەحمەد دەکەین بەم جۆرە بە تێکستێکی هاوبەشی من و ئەو لەگەڵ گۆرانێکی کاکە کاروان دەگەینە کۆتایی ئەم ئەڵلقەیەش لە بەرنامەی مۆمی بەرهەتاو تا ئەڵلقەیەش تر بەیەگەیشتنەوەیەکی تر هەر شاد بن سەرفراز بن خواتان لەگەڵ دەرگاکان دەخەمە سەرپشت هەڵا لەوە گەورەتر چی بێت مرۆڤ بە درێژایی مێژوو چاوی لە پەنجەرە بووە هەتا بە ڕووناچی بکەوێت تۆ دابەش ناکەیت وەک ژمارە یەک هەمیشە ئاسمانێکی تەنیای بەسەر منارەی جوانیدا دڵم نایە نیگەرانی بەسەر تۆدا دابەش بکەم هەموو ئەو شتانەی مرۆڤ کوژن بە تەنیا و تەنیا دەیان خۆمەوە
مێژوو بخوێنیەوە دەزانی زەوی بەتەنیا خاوەنی ئاو نییە ئەوەی وتی سێبەشی ئاوە بێ ئاگایە لە نەزیفی چاوەکانم بە وجودی تۆ دەستێک خەژێر چەناگەت و تێر پێ بکەنە لەو پیاوانم ئاسوودەیی لە شتی بچووک دەدۆزمەوە وەک سەردەمی شۆڕش دیوارەکان لە ناوی تۆ هەڵدەسوو کۆتایی دێت دنیا دەڵێن چاوەڕوانی نا ئەوانەی تەمەنی ناسچی و پەتای گەنجەتیان ڕشتە ئەڤینەوە ئێستا کۆڵانەکانیان پڕ کردووە لە هەرا جاران مرۆڤێکی کامڵ بووم ئێستا هەر پارچەیەکم بە کەڵکی شتێک دێ چاوم بە کەڵکیەوە دێ نابینایەک بیبات و بێترس لە جادەیەک بپەڕێتەوە پرچم بە کەڵکیەوە دێ دایکێک بیبات و لە پرسەی کوڕەکەی بیڕنێتەوە زمانم بە کەڵکیەوە دێ گەنجێکی لاڵ بیبا و ئێوارەیەک لە حەوشەدا بڵێت دایە هاتمەوە ددانم بە کەڵکیەوە دێ کچۆڵەیەکی ئێزیدی بیبا گاز لە قۆڵی ئەو تیرۆریستە بگرێت بە زۆر لە ڕسمێکدا بە پێکەنینەوە بەخۆی نووساندووە دەستم بە کەڵکیەوە دێ خنکاوێک بیبا و بنجە ژیایەکی پێ بگرێ سرم بە کەڵکیەوە دێ منداڵێک بە دزی باوەژنەکەیەوە بیبات و لە حەوشەدا بیکاتە تۆپ پێستم بە کەڵکیەوە دێ ئاوارەیەک بیبات و بیکاتە خێمە بۆ منداڵەکانی قاسم بە کەڵکیەوە دێ عاشقێکی وێپارە بیبا و تا گەڕەکە دوورەکەی یارەکەی بڕوا بەڵام هەمویان دەبێت سوپاسی تۆ بکەن ئازیزم بە تەنها تۆ کە بە خۆشەویستیت هەڵت وەشاندەوە کەی کافرۆش دەردم نەزانی بۆ تۆ یاست و شێر و گۆرانیم کیژەکەی کافرۆش دەردم نەزانی بۆ تۆ یاست و شێر و گۆرانیم لە دنیا هەر تۆ ژیان و خۆشی لە دنیا هەر تۆ ژیان و خۆشی دڵم مەشکێنە دڵ پڕ لە ژانە کیژەکەی کە فرۆش تازە سەڵیە لە دووری باڵات پشتم چەماوە ژینم بێتۆنیە خواردم خێناوە لە دووری باڵات پشتم چەماوە ژینم بێتۆنیە خواردم خێناوە لە دنیا هەر تۆ ژیان و خۆشی لە دنیا هەر تۆ ژیان و خۆشی دڵم مەشکێنە دڵ پڕ لە ژانە کیژەکەی کە فرۆش تازە سەڵیە
چاوان ڕێژە هێشتا مناڵی سێوینەگای و هەڵوژەی کاڵی چاوانمە ڕێژە هێشتا مناڵی سێوینەگای و هەڵوژەی کاڵی لە دنیا هەر تۆ ژیان و خۆشی لە دنیا هەر تۆ ژیان و خۆشی دڵم مەشکێنە دڵ پڕ لە ژانم کیژەکەی کە فرۆش سازە سەڵیە بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم.